لە دوکومنت ئەم گۆڵشەنە گەورەیە کە گۆڵشەنێکی سروشتە گۆڵشەنێکی ڕۆشنبیریە داخرابوو یعنی ئەمە بەرهەمی تەبعی مرۆڤێکە کە تەمەنی خۆی لە ڕێی ڕۆشنبیری و کوردایەتیدا سەرف کردووە پێشنیارمان بۆ مامۆستا کردمان مامۆستا یعنی تۆ ئەو هەموو جودە جوانت کردووە ئەو هەموو ڕەنجە دوور و درێژەت کردووە تەمەنێکی پڕبەرەکەت و پڕ ڕۆشنبیریت بەسەر بردووە چۆنە بێ شاراوە بێ لە خەڵکی شارەکە چۆنە بێ شاراوە بێ لە خەڵکی کوردستان بەسپاسەوە بەدەم داواکەمانەوە هاتەوی پەسەندی کرد ئێمە پێشنیارمان کردمان مامۆستا تۆ مادەم ئەم ئەرشیفە جوانت هەیە مادەم ئەم کتێبخانە دەوڵەمەندت هەیە بۆچی دابخرێ ئێوتی وەڵا خۆ منیش لەگەڵ ئەوەدا نیم کە دابخرێ کتێبخانەیە کە داخرابێ وەک ئەوەیە کە نەبێ زۆر سپاس بۆ جەنابیان کەوتی ئێوە دەستی ئێوە کراوەیە کە هەرچی دەیکەن چۆنی پێتان باشە کتێبخانەکە شوێنەکە لە خزمەتتانە دەبێت ئێمە لەم ڕۆوە بەڕاستی سوپاسی گەورەی مامۆستا دەکەین چونکە بەڕاستی چۆن هەبوونی زانکۆیە گرنگە بۆ شارێکی وەکو کەرکووگیا بۆ هەر شارێک بەڕاستی هەبوونی کتێبخانەیەکیش لە زانکۆیە کەمتر نییە ناوەندێکی گەورەی معریفەیە بەڕاستی ئێستا تۆ یەکێ لە دەرەوەی کەرکووک بێ تۆ دی ئێرەی پێکشانە دەی ئەی سلمێنی کە کاکە خەڵکی ئەم شارە ئاهلی علمێن ئاهلی معریفان ئاهلی زانینن خەڵکی بەزەوقن خەڵکی شارستانن بەڵکەشەوە تەیمەم کتێبخانەیەکمان هەیە بە ناوی کتێبخانەی مامۆستا عەبدولەتیف گلی فلانە ناوەندی ڕۆشنبیریمان هەیە فلانە کەناڵی ئاسمانیمان هەیە زانکۆشمان هەیە جا بە ناوی ئێوەی بەڕێزەوە زۆر سپاس بۆ مامۆستای گەورەتەبی ئێمەی سەرکوشی کرد لەوەی هەر چالاکیە بکەین هەر وەختێکی ویستان گوتی ئەم کتێبخانەیە ئەم شوێنە لە خزمەتتانە دەبێت ئەمە لە گەورەی خۆیەتی دەبێت مامۆستا چونکە ئەمە بەری ڕەنجی ژیانی خۆیەتی دەیان ساڵ کە لە کۆڕی زانیاریشی کردووە کە لە شوێنانی جیاجیا ژیاوە یەکێ لە خەمەکانی کۆکردنەوەی کتێب و ئەرشیف و چاپەمەنی بووە پاش تەمەنێکی دوور و درێژ کتێبخانەیەکی زۆر خنجیلانە زۆر دەوڵەمەند دروست بووە بەڕاستی و لەم شوێنە کراوەیە بەڕاستی مەسەن ئێوە تەشریف دێنن بۆ شەقامی جمهوری بۆ کۆمەڵی ڕووناکبیری بۆ سنتەری ڕۆشنبیری بۆ کارێز بۆ دیالۆگ بۆ شوێنانی تر بەڵام هیچیان وەکو ئێرە کراوە نییە یعنی بەڕاستی کە تۆ دەیتە ئێرە هەناسیی پاکەڵەمژی لەگەڵ سروشتا تێکەڵەبی من پێم وایە لە ڕووی دەروونەوە تۆ لە ڕووی دەربینیەوە زیاتر ئامادەبی بۆەوەی کە بچیتە ناو کەشی ڕۆشنبیری یعنی تۆ ئێستا لێرە دەکتێبێ بەدەستەوە بگری وەڵی تا بەیانی لێ بێزار نابی کە بێخوێنیتەوە بۆیە ئەم شوێنە بەسپاسەوە مامۆستا ڕەنگە ڕوونکردنەوەی تریش بدا وتی ئێرە لە خزمەتتانە دەبێت ئێمە وەکو کارێز تەبعی وەک یەکێ لە ناوەندە بچووکەکانی ڕۆشنبیری لە شاری کەرکووک هەست بە هەماهەنگی و بە هاوکاری و بە یارمەتی مامۆستا تەبعی پێمان خۆش بوو مەسەرەن ئەگەر بتوانین هەموومان جێ چالاکیەک بێنین بۆ ئێرە تەبعی مامۆستا ژمارە تەلەفۆنی لە خزمەتتانە بێ دوو کوڕی زۆر چالاک کاک سایر و کاک ئاراس تەلەفۆن لە خزمەتتا دەبێ هەر چالاکیەک هەر شتێک لە خزمەتی کەرکووک و کەرکووکیەکان هەبێ ئەم ناوەندە ڕۆشنبیریە لە خزمەتتا دەبێ مامۆستا یعنی ئەو پەڕی بەخشندەی نواندووە کە ئەم ناوەندە لە خزمەتی هەمووانە بێ دووبارە سپاسی گەورەی ئەو دەکەین سپاسی ئەو جوهدە جوانەی دەکەین کە ئەم ئەرشیفە جوانەی کۆکردوێتەوە کە ئەم شوێنەی ڕازاندۆتەوە بە ڕووی ڕۆشنبیرانی شاری کەرکووکا کردوێتەوە زۆر سپاس بۆ گەورەی مامۆستا زۆر سپاس بۆ هاتنی ئێوە چاوتان ماچەکەم دواتریش توشوێ دەدەین ئیسراحەتێ دەکەین یەتر گفتوگۆیە دەکەین و سەیری کتێبخانە و ئەرشیفەکەی جەنابیشی دەکەین لە ئێستا بەدواوە تەبعی وەکو ناوەندێکی ڕۆشنبیری حەزەکەی دامێ وەختیانەوە لە خزمەتیانە زۆر باشە زۆر باشە مامۆستا تەبعی ئەڵێ چ وەختێ ئێوە پێویستان بێرە بێ وەڵڵا مامۆستا تو ئەو شوێنە خۆشت کردەوە بەخوا ڕەنگە داوای ژنیش لێ بکەن مامۆستا سەیفەدین پێشنیاری کردوتی ئەگە کەسێک لێوێ قسە بکە ئەوە مایک بەهای خۆی گەور و بەخشنده زۆر سپاس
دەستخۆشی لە مامۆستا عەبدولەتیف بکەین و بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. بەڵام من نامەوێت زیاد من پێشنیاری ئەوەکەم یەکەم ناوێم کتێبخانەیە بنێیتی ناوێم کتێبخانەیە من پێم باشە ناو کتێبخانەکە ئەبێ بە ناو لێرە کتێبخانەی حەسارمانەیە کتێبخانەی پردێمانەیە کتێبخانەی کارێزمانەیە هەرچەندە لە کارێز نییە بەڵام ئەم کتێبخانەی لەبەر ئەم گوندە ئەم شوێنە ناوی سەقزلیە سەقزلیش بەڕاستی ناوێکی کوردی نییە من پێشنیارەکەم ینی بۆ ناوەکەی چ ناوێک دابنێ من پێشنیارەکەم ناوێکی کوردی بێ شاعیرێ بێ خەڵکی ئەم دەبەرە بێ یاخود شوێنێک بڵێن کتێبخانەی شوانمان نییە توانین ینی ئەوە پێشنیارە لەبەرەوەی مامۆستا بەڵام خاوەنی مامۆستا عەبدولەتیف ینی دامەزرێنەر و خاوەنی ئەوە بەڵام ناوەکە ناوێت بێ تعبیر لە شوێنەکە بکە ینی تعبیر ئەمە کتێبخانەی و شوێنە ینی مان دەمانێت ئەم یەکەم کەسەکە ئەوە بەڵام پێشنیارێکی کەشمەیە پێشنیاری دووەمیش ئەوەیە ئەم شوێنە کراوە بێ وەکو کە مامۆستا تاریخ باسی کرد من حەزەکەم کراوە بێ ڕۆژێک لە هەفتەی ڕۆژێک کە یەکشەمان هیچمان نییە ڕۆژەکان تر هەمووی کە ئەو هەمانجێ کراوە لەخوا بەزیاد بە تا ئێستاە من ئێستا پێم ناخۆشە کە لە سنتەری ڕۆشنبیری کۆڕێکەیە بۆ عەبدولخالق مەسعود عەبدولخالق وانە پێم ناخۆشە کە ئەم ڕۆژی کارێزە لەوێ کۆڕەیە ئەبوو ئەم ئەوانە زانن بەڵام بۆیان نەکرای ئەمە وانە بۆ ئێرە قەرەباڵ بوو من پێشنیارەکەم هەموو یەکشەمانە سەعات 4 لێرە کۆڕ هەبێ ئەگەر ڕۆژەکان تریش کراوە نەبێت ئەو ڕۆژە کراوە بێ بەڵام چێ خۆی تەرخانەکە لەوانەیە مامۆستا ئیشێ بێ ئەو تەپەڕۆغەی نەبێ هەر هەتا ئەو دوو برادرش کەسێک کە خۆبەخشانە ئەو ڕۆژە بێت زۆر سپاس دەستان خۆش سپاس بۆ مامۆستا سەیفەدین تەبعی بەڕێزان هەرچی مامۆستا سەیفەدین دەیڵێ لە دڵسۆزەیەتی هەمووشمان نەزانین پیاوێکی دڵسۆزە پیاوێکی خەمخۆرە پیاوێکی تێکۆشەرە جێدەستی لە ڕۆشنبیری کرد و لە هەموو ڕوویەکەوە پیاوێکی دڵسۆز و گەورەیە وەکو سەرنجێک تەبعی کەرکووک شارێکی گەورەیە ڕاستە ڕەنگاگە کۆڕەکەی سەنتەر نەبووایە قەڵەبارترە بوو بەڵام شکور کەمیش نەهاتوین ئێمە کەرکووک شارێکی گەورەیە بە بڕوای من ئەگەر لە ڕۆژێک کاسێ چالاکیشی تێدا بێ چواریشی تێدا بێ هەر ئاساییە سەبارەت بە ناوەکەی من پێشنیارم کرد کتێبخانەی عەبدولەتیف گەلی مامۆستاش ئەم ناوەی پەسەند کردووە مەسەن ئێمە لە هینە ناوەندی جەمال عیرفانمان هەیە بە ناوی خاوەنەکەی دامەزرێنەری ئەو شوێنە خاوەنی ئەو شوێنە خاوەنی کتێبخانەکە مامۆستا عەبدولەتیف گلیە من پێشنیارم کرد کتێبخانەی عەبدولەتیف گلی مامۆستاش پەسەندی کردو مەسەن لەست لە هەولێر لە سلێمانی ناوەندی جەمال عیرفانمان هەیە لە هەولێر کتێبخانەی فەرهاد عەونیمان هەیە کتێبخانەی مومتاز حەیدەریمان هەیە بە ناوی خاوەنەکەی و ئەم شتە ڕۆیشتووە لە ئێستا بەدواوە لە نەخشەی کللتوری شاری کەرکووک ئێمە کتێبخانەیەکمان هەیە کە ئاوا نەخشەکە ئەکەیتەوە لە گوندی سەرقزلی بە ناوی کتێبخانەی عەبدولەتیف گلی لەم لاشەوە کتێبخانەی زەردەکمان هەیە کتێبخانەی پردێشمان هەیە وەکو حەساریش هەیە کتێبخانەی حەساریش هەیە چاوی منی چ بەڕێ برا گەورەی مامۆستا چ بە ڕێزێککە حەزەکە فەربوو گەورەیە بمێنن دعایەوە کەم ئاهدی و شەرەفە بوون چۆن تقی هەموو لایە بوو انشاءالله بخێر برا گەورەی مامۆستا گیان تۆ میسەر جێبەتوانی ئەمە ڕۆژێ تهدید کردن هەموو هەفتەیە ڕۆژێ تهدید کرد خۆمش لێرە کوڵەکان لێرن ڕۆژێ تهدید کرد ئەو ڕۆژە لێرە ئامادە بن لە خزمەتتانە ئەوە سەبارەت بە پێشنیارەکەی مامۆستا سەیفەدین پێشنیارێکی زۆر بە بڕوای من زۆر عەمەلیە ئەوە دوای قسەی لەسەر دەکەین سەیفەدین گیان ڕۆژێ تهدید دەکەینەوە مامۆستا ڕەزامەندی داوە تەبعی جەنابیشان لێرە نەبێ ئەوە کاک سائیرە ئەوە کاک ئارسە هەمیشە لێران ژمارە تەلەفۆنیان لەبەردەسایە ئەتوانین هەمانجیان لەگەڵا بکەین مەسەن ڕۆژێک لە هەموو هەفتێکە بێنە ئێرە کۆڕێ بکرێ بە ناوی کتێبخانەی عەبدولەتیف گلیەوە هەر کەسێ بیەوێت کۆڕێ چالاکیە بکە ئەوە ئەو دوو گەنجە لە خزمەتا دەبن مامۆستا تەخویلی کردوون کلیلیان لایە تەبعی باران بێ ئەوە ئەکرێ لە ژوورەوە جێیەکە فەڕاحە باران نەبوو کەشەکە ئاوا بوو دەکرێت ئەلێرە ئێمە دانیشین و گفتوگۆی خۆمان بکەین مامۆستا ستاجەباری تەبعی مامۆستا تاکیدی کردەوە وتی ناوەکە ئەوە پەسەند کرا جەنابیشی موافقەی کرد مامۆستا موافقەتی ئەوەشی کرد کە هەفتەی جارێ ئەمینە ئێمە ڕێککەوین وەکو ناوەندی ڕۆشنبیری تەبعی ئێستا ئێمە کە هاتوینەتە ئێرە لەسەر پێشنیارێکی کارێز بوو مامۆستا بە خۆشحاڵیەوە پێش ڕەمەزان ئێمە ڕێککەوتین بەڵام تەبعی جەوی ڕەمەزانە تا بەسەر چوو
و هەمیشە ئێرە ئاوەدانە ماڵێکی هەر لێیە کلیل و شتیش بەدەست ئەو دوو گەنجەوەیە گوێ لە مامۆستا ساڕ جەباری ڕادەگرین بزانین چیە فەرمێ ئێوارەتان باش هەموو کاتێکتان باش خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستە کۆمەڵێکی خۆشەویست و ئازیز پێکەوە دانیشتوونە وەڵام من ئەمەوێ بە حکمی خزمەتی لەگەڵ کاک لەتیفە باسی دوو هەڵوێستی جوامێرانەی کاک لەتیف و بنەماڵەی کاک لەتیف بکەم کە لە شتاکان لە بەغدا بوون ئێمە قوتابیانی زانکۆر کێشەیەکمانە بۆ شتێکمانە بۆ ڕوومان لە کاک لەتیفە کرد ئەوەی نەیناسیە هات بۆ لای من لە ڕێی منەوە چوون بۆ لای کاک لەتیف من خوشکەزایکی خێزانەکەم لە کۆلێجی ئەندازیاری بەشی نەوەی وەرشیدا پێی خۆش نەبوو لەوێ دەوام کات و هەڵساین چوومە لای کاک لەتیف منی نارد بۆ لای فەرمیخانی خوشی کە لە زانکۆی مسەنسەریە بەڕێوەبەری تۆمار بوو ئەنی مدیر تەسجیل بوو لێنا دەستی زۆر ڕۆیی زۆر ڕێزیان لێکە لەبەر ئافرەتیش بەڕێز بوو چونە لای ئەو وتی من نەتوانم خۆت بگۆڕم بەڵام من پێم باشە تۆ لەو ئەندازە نەوێ بمێنیتەوە ئێمە کوت خۆروان نامێنین یعنی ئینشەڵڵا ئەبینە شتێک و ئێمە ئەو کاتە پێویستمان بەجاناتە بێ ئەمە یەک دوو قوتابێکی ترە بوو لە زانکۆی مسەنسەریە دەستیان ناڕۆیی هەژار بوو دوای دەوام ئیشێ کرد ئێستا لە سێمانی بەرپرسە لە ناوی ناڵێن لەبەرەوە پێویست ناکە خۆمش هەردوای دەوام ئیشمانە کرد ئەو کاتە چێ سەرۆکی زانکۆ بوو ڕیاض دەباغ دکتۆر ڕیاض دەباغ حسابی بۆ کەس ناکرد تا یاسین ڕەمەزان لە لای تەلەبە بوو غایب بوو فەسڵ ئەم کوڕە ڕۆژێکیان کە چوو بوو بە دەوام دکتۆر ڕیاض دەباغ خۆی لە پێش جامیعەی مسەنسەری وەستا بوو ئەم جلی ئیشی لەبەر بوو هەوێکەی لێ سەند و بۆی فەسڵی بکات وەڵا کوڕەکەش هات بۆ لای من ئیتر بۆ داخلی هاتن و ئەوقتە تەلەفۆن نەبوو بۆ بەانی منش لەگەڵ ئەچوون بۆ لای پەروین خان وتی کاکە ئێمە هەموو کوردێک خزممانە پێویست ناکرد ستا جەباری عەزیز داوەرەکە خۆتایەن هەر کوردێک ئیشێ بوو وەرنە لای من ئەو بوو هەڵساین چوون بۆ لای دکتۆر ڕیاض دەباغ خۆیان لەگەڵمان قسەی لەگەڵا کرد وتی دکتۆر ئەم کوڕە کە بەجلی نەوناتووە لەبەر ئەوەی ئیشەکات دەستیان ناڕوە بەجلی ئیش هاتووە ئەمە بەجلی کەشخەوە ناتوە هەتا تۆ دەریکەی ئیتر ڕیاض دەباغ بەڕاستی وتی باش وەڕوون کردەوە دەست خۆش بێ و اقتراحێکی بۆ کوڕەکە کرد وتی من بە جاماعەتی ئیستعلامات دەڵێم تۆ لەوێنە قەمیسێک و پانتۆڵە دان لە ئیستعلامات هاتی لە ئیش لەناو ئیستعلامات خۆت بگۆڕە وەرە شوورەوە چۆ بۆی هەم قسە نەیاتە سەر من خەڵ نەیابڵێ بۆم کوڕە بۆ هاتووە هەم تۆش ڕزگار پێ لە دەست جەوری من یعنی ئاوا بەونەوە قسەی کرد بەڕاستی ڕیاض دەباغ نازان ماوەیان نازان ڕەحمەتی لێبێ پیاوێکی زۆر و سۆز بوو بەڕاستی ینی نیشتمان پەروەر بوو پیاوە ینی ئینکار ناکرێت لە زمانی ئەوە علم و معرفە لە مسەنسەریە زۆر پلەی بەرز بوو بۆیە خاوەنی ئەمان خاوەنی هەڵوێستن و هەر کاتێک هەر کوردێک ئیشێکی بە ئێمە دایما چوونە کۆڕی زانیاری کرد بەلای کاک لەتیف لەوێ ڕەحمەتی با بڵێن عەلای تجدادیمانە بینی مەلا جەمیل ڕۆژبەیانی هەموو لێ دانیشت کۆبووینەوە سەبری بۆتانی و هەمویان یەکترمانە بینی اینجا ئێمە هەر شتێکمان پێویستە مەسەلەن کاک لەتیف زۆر ئاسانکاری بۆمانە کرد نەک بۆ من بۆ تەلەبەکان زۆر سوپاس بۆیش مامۆستایانی بەڕێز وەک سەرنجە دەنتەبی ئەمە بیناکەیە بە شێوەیەکی زۆر جوان دروستکراوە هەر چواردەورەشی باخچەیە ماڵێک کە خەڵکی دیانەن بەردەوام لێرەن ینی شوێنەکە ئاوەدانە و خزمەتەکرێ مامۆستا خۆی خانووی بۆ کردوون ژنی بۆ هێناون موچەی بۆ دابین کردوون ماگانیان نەداتێ ینی وەک ئەولادی خۆی ڕەفتاریان لەگەڵاکە وەک بەشێک لە بنەماڵەی خۆی کە ئەمە لوت و گەورەیەکی زۆرە مامۆستایانی بەڕێز ئەگە کەس سەرنجێکی نییە دەچین گەشتێکی ناو مامۆستای گەورەمان مامۆستا تۆفیق بزانین چێ فەرمێ السلام عليكم دو چۆن دوو معلمێک راوچی ئەو جا لەسەر بەحر راوچی ئەو جا لەسەر بەحر حەولەدا ماشی ئەملا حەولەدا یەک ڕۆژ ئستراحەتی نییە یەک چ شتێک بەدیە بەحر سێر ئەمە ئەکا
الله يا بني آدم تو تشيته بو عجلة من لشون خوم نافذ ثابت من بوتوك من بوتو حاضر لخدمته نامر أغوا عجلة شيء من بوخوتو من على كانت خير مهي هيش عجلة ما على العكس كتاب خانة سيركي يا وجيه سير كتابك كاتب أما بدليتي أما بدلني أود صفحاتك كتاب خانة الصاكة الله توتشيتها فرصتك بقرا من أمره لا يتماوى بياني يواش من قال كان زردبي أروم حول بدا شي تأوي من همه لخدمته دار دنيا علم آخرت زي منه حول بدا شن لمن وغدري فرصة بوتو أم كتاب خانة أم روج إن شاء الله عامرة روج بروج طبعا أم كتابانك فون يواش زوالة ما فرصته أم علمه وأم فهمه أو إدراكه ناو أم كتابانه استفادة لكين وبركتي ورحمتي وتشكراتي بصاحبكي وبفارزة وإن شاء الله أجرب سيشواري روجي يعني كتابة كنا مناسبينية والله دواي خسكي ما مستقيم ويا هيش كسيتشكا ختامة مسكي ختامة زور سباس ما مستا هميشه جوهر باران معنا كان ما مستاني برز أول شيء نيدان درا وجناب تنشيدي دخلوا دواي أول بياوري ما مستاجشتي شيء يكتب خانة أرشيف خانة كيدا كينو وميتكم دواتر إما وكنا وندي روشنبيري ركوين الروجي دياري بكين كسيك سرتنشتي عمليتك بكا أو كاك سائرة أوش كاك آراسة أو دو جنجا هميشه لشاري كركوكان جماعة تلفوني كان يعني لخزبتانا دبي ويستان كتاب خانك لخزبتانا يا إما ما موسى سيد ما موسى والله ما مسافي تدي بقوانا يوريمي ما مستعيني بريز أو ما مسا سيد حسن شيخاني وتي هرجاري إما لقل ما مسار كوتين وتمان كاريز مانجي يشي لكوركان دينينا إيرام ما مسا شيخاني اشتايدي كردو أجر كسيكا لحفتيا كابيستي كتاب خانك كراوتو بلام إما وكو كاريز وكو دس بيشخري لتشوار كوري مانجيكا سي كور لكاريز كوري شوارن دينينا إيرام وبالاين كاني تريش أوي بي خوشة أوج ما يعني كتاب خانك لخزبتنا تشروجي تشكاتي كتاب خانك لخزبتنا بفرمو شيني ما مسا فرمو ما مسا براسي من دسخوشي لا مامو مستاي برزمان مامو عبد اللطيف كم مامو عبد اللطيف بنا مالكيان اتوانين برين همو كركوب قرزار باري اجتماع پروری بنا مالكيان لا روجشي وك امرويا براستي لا قۆناغێک کە ناوچەکە لە ئاڵۆزیەکە خەڵک مێشکی بەچێوە مەشغوڵە کۆمەڵێک ڕۆشنبیر و خوێنەر و نووسەر و کورتپەروەر لێرە کۆبووەتەوە بەڕاستی جێی شانازیە بەڕاستی ئەم شوێنەکە کۆی کردینەوە لە جیا لە هەموو فکرێکی سیاسی و ئاینی و مەزهەبی جێی دەستخۆشیە من جیا لەوەی کە دەستخۆشی لە مامۆستا دەکەم چکە جیا لە بواری نەتەوایەتی و نیشتیمانی لە ڕووی ئەدەبی و ڕۆشنبیریشەوە بەڕاستی ئەمە ئەتوانین بڵین خزمەتێکی گەورەیە بۆ ئەدیبان و نووسەرانی هەم شارەکەمان هەم کورد بەگشتی بۆیە من پێشنیاری ئەواکەم لەگەڵ کردنەوەی ئەمە ئامارێکی وردی
بابەتەکان و کتێبەکان بکرێت بە ئەلکترۆنی بکرێت جیا لەوەی کە ئەم جیرە سوودی لێ بنێت بگرێتە زانکۆی بە تایبەت بەشی کوردی و بەشەکانی عەرەبی و هەموو مێژوویەکان دڵنیام پێش ئەوەی بچینە ژوورەوە کۆمەڵێک سەرچاوە ئێمە لێرە ئێستا بەدی ئەەکەین کە بەڕاستی دانسقەیە ئێمە لە شوێنەکانتر بەردەستمان ناکەوێت بۆیە پێویستە نەوەکان و گەنجەکانیش سوود لەمە ببینێ بۆیە زیاتر ئەمەم ئاراستەی مامۆستا تاریقە کە بەم حاڵەتە هەستێت بەهۆی چەند گەنجێکەوە لە چەند ڕۆژەکان لە چەند مانگێکی شابێت بتوانین ئامارێکی بکەین بە ئەلکترۆنی بکرێت بدرێتە زانکۆکان بۆی کە هەم کتێبخانەی مامۆستا عەبدولەتیف گیلدی ئەم سەرچاوانەی تایە دڵنیام ئەوان سوودی زۆری لێ ببینن جیا لەوەی کە ئێمە ڕووی تێکەین خوێندکاری زانکۆ ئەو خوێندکارانەش سوودی لێ ببینن بە تایبەت بەشی کوردی زانکۆی کەرکوب کەمە 2 ساڵە کراوەتە من دڵنیام کتێبخانەکەیان ئەوەندە دەوڵەمەند نییە بۆیە دەبێت ئێمە وا بکەین هەم ئەم کتێبخانەی و هەم کتێبخانە کەسەکانی تریش کە یەکێک لە هەنگاوەکان ئەو پێی هەستێ سوود بگەین بەنەوەکانمان دووبارە من دەستخۆشی لە مامۆستا عەبدولەتیف و لە ئێوەش دەکەم هیچ شتێکی دەستان خۆش بێت سپاس دەکەم مامۆستایی بەڕێز پێشنیارەکەی مامۆستا زۆر گەجێیە بەڵام ئێمە لە کارێز تەبعیەوە 11 ساڵە کتێبخانەی کارێز کراوەتەوە گرفتەکە چییە بە ئەلکترۆنیکردن بەڕاستی پێویستی بە بودجەیە کە بەریستە ئێمەی کارێزەوە یعنی ئێستامە بە ڕەپارێکمان نەبێ گەنجێک دەتوانین بەکری بگرین بێ بۆمانی بە ئەلکترۆنی بکە شتەکە زیاتر پەیوەستە بە توانای خەڵکی خۆبەخش زەحمەتە چکە ئیشی ڕۆژ نییە پێویستی بە توانایەکی دارایی هەیە ئێمە وەکو کارێز لەبەردەستمانان نییە ئومێد دەکەم تەبیە و پێشنیارە زۆر بەجێهەیە چونکە کە ئەلکترۆنی کرا هەموو کەسێک سوودی لێ دەبینێ ئەمە ئینشاءڵڵا وەکو پێشنیارێک هەم بەلای مامۆستاوە زۆر پەسەندە هەم بەلای ئێمەشەوە زۆر پەسەندە سپاس بۆ پێشنیارەکەی سپاس بۆ قسەکانی تەشریف فەرموون شیرنی بخۆن و دەچینە کتێبخانەکە و ئەرشیفخانەکە بەسەرەکەینەوە ئەوە شیرنیەکە لێرەیە بەلای دەستەچەپی شوێنی دانیشتەکەمانە فەرموون شیرنی بخۆن و دوای ئەوە بەیاوەری جەنابی مامۆستا گەشتی بەنێو کتێبخانە و ئەرشیفخانەکە یادەکەین فەرموون خلينا ناطر بينا روش ما بينا ما صابونا في الموت صار مالك ديو جاني سلمان بكم saya nak nak ni. إن شاء الله. سيد رسمانك مقالايك قال عندي بندا بندا شو هايدا قال انا جينا انا يوم شو هايدا هو باوشي لينا قمسير لنا شو قمسير خوي وفيزي باك باوك زودي ووان قال انا قمسير ولا كاتي مالك شيء
هو كان مسعود وعبد الكريم قاسم. سيد حسن bize baksaydı Ne? bakmıyor. Bak bu yana. Baktım. Gel buraya. Geldim buna. Geldim. Sen Rasmi kamu gibi bu kalaya. بس مكان مدرب هذا يبي لا لا مصوري ثاني مصوري قديم كاريس Uğraşma, can dersi bu yukarı sesi karşı var. شو اسمه هذا؟ عاوز اسيب هذا بس نجيب فيها بس ارتاما بس قال يقدر طبعا لا أنا كاشيران أم شيفي خدمت كان السلام عليكم وتشون دسمت كوش على بالي مش كتير وكتير وش تلاقي شعر مكتوبة يعني والله بس ما أنا طبع ما أبي رجع باني وبإمكان أحسك
ما شاء الله جاني لا يبنينا تشيلي دوا وتم كان اللي تبقى واجد خويا داوي تسوي برك خويا تصبيح نفسي باش تشقى نفسي موبايلك اش بس ملي كتاب ولا تصدق كتاب نادا وكاورا الف به الفايدة ولا لبنان هذا ولا مو مطار بس توصل لو مطار اسلامي كان راس سعر كبير بمونيكا كيلو توصيل ممكن أو برير ما تبي ولا تيجي كوي كوي كذي بكاني ومن سنة كان حسبي كوري تنسمع تيجي وكو أرشي مشتي دانية نخدم قريب من ذا من السياسة صار كذا. رمضان تاعنا دوامي عبرونا ماما ساين فكر بويا جماعيك
يا حزتي يا أخو يا أخو وكارث يا محل مالية هذا معلوم بلان